بەراوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵتانین بۆ شیکردنەوەی ئەنجامی هەڵبژاردننی خولی دومی سەرۆکایەتی کە پێ ئەنجامەکان ڕەجەب تەیب ئەردۆغان سەرکەوتنی بەدەستهێناوە بۆ بووماوەی 5 ساڵی دیکە وەکو سەرۆک کۆماری تورکیا هەڵبژێردراوە ئێستاوەی کە جیاکراوەتەوە بەپێی لە سەدا 99.57 دەنگەکان ڕەجەب تەیب ئەردۆغان لە سەدا 52.11 دەنگەکانی بەدەستهێناوە لە 52 ویلایەت سەرکەوتنی بەدەستهێناوە کە 27 ملیۆن و 506,272 دەنگە و کەمال کلیزار ئۆغڵۆ لە سەدا 47.89 لە 29 ویلایەت سەرکەوتنی بەدەستهێناوە 25 ملیۆن و 287,468 دەنگی بەدەستهێناوە ئەوە ئەنجامی لە سەدا 99.59 دەنگەکانە کە تاوکو ئێستا ڕاگەنداوە لە بەرنامە ئەمڕۆشیکردنەوە بۆ ئەنجامی دەنگدانەکەی خولی دومی سەرۆکایەتی تورکیا دەکەین بەڵام بەر لە شیکردنەوەیەک مێژووی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی کۆمار دەبینین بەیەکەوە کە لە 2014 بۆ یەکەم جار سەرۆک کۆمار لایەن خەڵکو هەڵبژێرەوە دواتر لەگەڵ میوانەکانم گفتوگۆ لەسەر ئەنجامی هەڵبژاردننی خولی دووەم دەکەین. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر فاتح سەنگایی و ئارام عالی قسە لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکانی خولی دووەمی سەرۆکایەتی تورکیا دەکەن کە تێدا ڕەجەب تەیب ئەردۆغان بۆ جاری سێم توانی هەڵبژاردنەکە سەرکەوتوو بێت. سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەخێر بێن دکتۆر فاتح ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەم دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر ئەنجامەکان ئەوەی کە تاکو ئێستا ڕاگەیەنداوە لە سەدا 99.59 ئەردۆغان لە سەدا 52.12 هێناوە کلیزار ئۆغڵۆ لە سەدا 47.88 ئەنجامەکان چۆن دەبینی هۆکاری چی بوو کە ئەردۆغان لە خولی دووەم توانی سەرکەوت؟ بەناوی خوای گەورە دیارە بە پێی خوێنەوەکانی پێشوش ئەردۆغان هەر وڵی پێش ئەوە ینی ئەو ئەتوانین بڵێن ئەو ئەنجامە متەوەقع بوو. یەکەم لە خولی یەکەم هەر لە پێشەوە بوو بە 2 ملیۆن و ئەوەندە بە بڵێن دەنگ لەگەڵەوەشە هەندێک گۆڕانکاری ڕوویدا بوو یەکەم جۆرێک لە ناومێدی لای ئۆپۆزیسیۆن جۆرێک لە ناتەبایی لای ئۆپۆزیسیۆن بە دەرکەوتە بوو لەلایەتریشەوە سینان ئۆغان ئەویش پاڵپشتی خۆی دەربڕی و چۆن لە هەموو ئەمانە ئاماژە بوون بۆ ئەوەی کەوە ئەردۆغان بە سەرکەوتوی ئەتوانێت باڵین گەڕی دووەم بباتەوە بە فعلیش هەروەها دەرچوو هەرچەندە ئەو دابشکاریانەی کەوا بووە مەرج نییە بەو شێوە بوو بێت کە بۆ نمونەگە سینان ئۆغان لەبەرەوەی ئەو حیزبەی ئەو کاندیدی ئەوان کردو یا هاوپەیمانێتێکە ئەویش بوو بە دوو بەشەوە بەشێکی چوو بە لای کەمال کلیژدار ئۆغڵۆ حیزبی زەفەر بەشێکی تری بۆ لای بەڵێن حیزبەکەی ئۆردۆگان و هاوپەیمانێتەکە بەڵام بەپێ ئەو خوێنەوانەی کە ئەیکەی بۆ ناوچە جیاوازەکان بەشێ لە دەنگەکانی توانین بڵێن نیوەی دەنگەکانی سینان ئۆغان چووە بۆ بەڵێن ئەردۆغان هەموو دەنگەکان نەچووە ئەمەش لە هەندێ بەڵێن
بەڵێ لە ئەستەمبول لە بۆ نمونە لە ئەنقەرە لە هەندێک شوێنی ترکە کاتی خۆی سینان ئۆغان بۆ نمونە نیسبەی لە 4 بۆ 5 هێناوە لێرە تقریبا 2.5 ڕۆیشتۆ بۆ ئەردۆگان بەڵام لە هەموو بارێکە ئەردۆگان و گوڵی بە ئەتوانی پێشکەوتنیەوەی پێشکەوتنێکی مریح پێشکەوتووە گەرچی یعنی ڕکابەرەکەشی دەنگەکەی کەم نییە لە ڕاستیە و نزیکە بێتەوە لە 48 یعنی نیسبەیەکی کەم نییە بەڵام بۆ انتخاباتێک کە تۆ بە یەک تۆزێک پێش بکەوی ئەتوانی بیبیتەوە یعنی زۆرە بۆ ئەردۆگان لەسەر ڕای ئەوەی کە ئەکرێ بڵێ هەندێ ئاماژە هەرچەندە من پێش انتخابات زۆربەی ئینەکان زۆربەی پێشبینەکان ئەو بوو 52 بۆ 53 یێنێ لە بەرامبەر 47 بۆ 46 ئەمە هەبوو یعنی ئەم باش بەس ئێستا ڕەجەب تەیب بەردەوخان لە خولی یەکەم لە 14 مان لە 49.52 27 ملیۆن و 133,837 هێناوە 27 ملیۆن و 133,000 لە خولی یەکەم لە خولی دووەم تاکو ئێستا کە لە 99.6 دەنگەکان جیاکراوەتەوە 27 ملیۆن و 522 هێناوە بڵێن زیادی کردووە دەنگەکانی کەمال کلیزارۆغڵۆ لە خولی یەکەم 24 ملیۆن و 594 هێناوە 24 ملیۆن لە خولی دووەم 25 ملیۆن و 287 هەردووکیان دەنگەکانیان هەڵکشاوە وەکو دەنگەکانیان بەڵێ وەکو دەنگەکان قشاوە وەڵام ئەبێ بزانین ئێمە لێرە سینان ئۆغانیش هەبووە محەڕەمینجەش هەبووە 500,000 دەنگێکی هێناوە نیسبەی مشارەکە تۆزێک کەمتر بووە لە جاری پێشوەش کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە با بڵێن ئەم نیسبانە زۆر فەرقی لە سەدا 85 بەشداری کردووە جارێکتر 88 بوو 88 کەواتە ئەو نیسبەی خەڵک نهاتووە ئەوەشی کە هاتووە با بڵێن هەڵبژاردنیان لە بینی دوو کەس بووە بەڵێ لە بینی دوو کەس بووە و دابەشیش بووە یعنی زیادەکە دابەش بوو بەشێکی بۆ ئۆردۆگان ڕۆیشتۆ بەشێکی تریش بۆ کەمال کلژدار ئۆغڵۆ ڕۆیشتووە یعنی لێرە ئەو نیسبەتە کە زۆر زیادی نەکردووە کە زۆر زیادی کردووە بە زۆر زیادی نەکردووە پەیوەندی بەوە هەیە کە ڕێژەیەک کە لە 100 دەنگی نەداوە کەمتر دەنگدا ئێستا جارەکەی تر 53 ملیۆن و 993 بەڵێ هزار کەس بەشداریان کرده بوو ئەم جارە ئەوەی کە بەشداریان کردو 52 ملیۆن و 779,000 52 ملیۆن و 79,000 یعنی تقریبا لە 64 ملیۆنەکە 12 ملیۆنێکی بەشداری نەکردووە هەر بەشداری نەکردووە وایە هەر بەڵێ ئەوە پەیوەندی بەوە هەیە لێرەش نیسبەتێکی کەم با بڵێن هەر بە هیچ شێوەیە بەشداری نەکرد لەم جارە ینی ئیزافەیەکی تر بووە لەوەی کەوا ڕێژەیە کە نزیکەی دوونی وەشتێکی ئەوهایە با بڵێن کشاوەتەوە یا هەر دەنگی نەداوە ئەمە وای کردووە یعنی ئەبوایە ئەم ڕێژەی هەردووکیان نیسبەتێ زیاتر بووە ینی لە ڕووی عەدەدەوە گیناوەکو ئەوەی کە با بڵێن دەنگی خۆیان زیاتریان هێناوەتەوە سوپاس دەکەم دێمە خزمەت کاگەرم جەنابیشت بەخێر بێی پێویستە بەڕێزت بزانم ئەو گوتارەی کە سەرکەوت ئەم جارە لە هەڵبژاردنەکانی تورکیا گوتاری بڵێن نەتەوەی بوو دینی بوو یاخود هۆکاری ئەردۆغان لەو هەموو قەیرانەی کە ڕوبەڕووی بووبەوە بە تایبەتی قەیرانی ئابووری قەیرانی پەنابەران وە سیاسەتی دەرەوەی توانی ئەم جارش ئەگەر بە جیاوازێکی زۆریش نەبێت سەرۆکایەتێکم سۆگەر بکاتەوە بەڵێ بەناوی خۆی بەخشندەوەی میهرەبان بەڕای من کۆمەڵێک کۆکار هەیە بۆ دەرچوونەوەی جارێکی دیکی ڕەجەب تەیب ئەردۆغان یەکەم شت بێئومێدبوونی خەڵکی تورکیایە لە ئەحزابی معارەزە بەتایبەتی لە جەهاپە لەبەرەوەی چەندین ساڵ حکومڕان بوون ئەو گروپە خزمەتێکی ئەو تۆی خەڵکی تورکیایان نەکرد بە پێی داخوازیەکانی خەڵکەکە نەبوون لە چەند ساڵی ڕابردوودا لە 20 ساڵی ڕابردوودا بەڕاستی پارتی دادوگەشە پێدان دەو ڕۆژێک کە شارەوانی ئەستەمبولیان گرتووەتە دەستاوەکو و دەگاتە سەرۆکاتی کۆمار ئەو شتانێک کە گوتویانە جێبەجێیان کردووە پێکیان هێناوە ئەمەش باوەڕێکی لەلای خەڵک دروست کردووە لە هەمان کاتیشدا ئەو بنەمایانەی کە کۆماری تورکای لەسەر دروست بووە لە ئەلمانیەت و لە شۆفینیزم و لە کۆمەڵێک کەمالیزم و ئەوانە ڕەواجی نەماوە لە ناو خەڵکەکەدا خەڵکەکە زیاتر بەرەو ئاین گەڕاوەتەوە
دیارە جگە لەوەی کە ئاکەپاخەتێکی ئاینی هەیە لە هەمان کاتیشدا قەومیەکانیشی لەگەڵا چونکە دەوڵەتی قوڵ بەگشتی ینی مەهاپە بەڵێ بزوتنەوەی بەڵێ نەتەوەی بەڵێ ینی بۆیە ئاگە ئەو هۆکارانە بووە هۆی ئەوەی کە بە ئەو عدانەی کە بەو دوایەشیدا ینی لە کاتی انتخاباتدا لە مەسلەی ئابووریدا لە مەسلەی غازە لە کۆمەڵە شتی دیکە ئەوانەوەیە کە دووبارە ئەردۆغان دەربچێتەوە بەڕاستی بە پلەی یەکەم ئەگە بەراوردی بکەین لە ماوەی حکومڕانی ئاکەپە لەگەڵ حکومڕانی ئەوانی دیکە جیاوازێکی زۆر زۆری هەیە بۆ خەڵکی تورکیا بۆیە خەڵکی تورکیا سەرڕای هەندێک ناڕزایی بەرامبەر بە ئەردۆغان هەندێک کەم و کورتی دووبارە ئەویان هەڵبژاردەوە ینی بە دەرەجەیەکەم ئەوانە هۆکارە هۆکاری قەومی ئەوە نییە یانی چونکە بەڕاستی ڕەنگە مەهاپە زیاتر بەو ئیتیجاها بڕوە سینان ئۆغان ئەوانە هۆکاری دەنگدەرەکان بن کە بەسە دووکی ئێستا هەم گوتارنەوەی یەکە ئەردۆغان توانی ئەمە کۆبکاتەوە هەم دینیەکە شەردووکیان بەیەکەوە لێک بدات و بیکاتەمای سەرکەوتنی خۆی بەڵێ ڕاستە بەڵێ ڕاستە ئەوانە هەمووی پێکەوە بوومنە هۆکاری سەرکەوتنی بەڕاستیش وەکو گوتم ئەزمموی و ئەو شتانەیە کە پێشکەشیان کە لە چەند ساڵی ڕابردوودا بۆتە هۆی ئەوە ینی ئێمە ئەوە نەکەین بڵێن تورکیا لە هاتنە سەرکاری ئەردۆغانەوە تاوەکو ئەمڕۆ دەتوانی بڵێ جۆرە ناسنامەیەکی جیاوازی هەیە لە ناسنامەکەی پێشووی جۆرە سیاسەتێکی جیاوازی هەیە لە پێشووی سەربەخۆیی سیاسەتی تورکیای پاراستووە لە ڕووی ئابوووریەوە چەندێکی زۆری بەخۆوە بینیوە ئەوانە هەموو هۆکار ئەو کەم کوریان و گلیانەی کە لە ڕووی ئابوووریەوە ڕوبەڕووی بۆتەوە ئێستا جۆرێک لە پاشقشەی ئابووریە بەزەمە نەبوو بە خەمی سەرەکی بۆچی ینی لە ناو خۆی تورکیا یعنیوان هەژمونی دەوڵەتەکە هیمنەی دەوڵەتەکان پێگرینگترێت لە پرسی ئابوووریەکە خۆی ئەگەر ئێمە سەیری خەڵکی ئاینی تورکیادا بکەین زۆربەی زۆری خەڵک موسڵمانە باشە لەبەرەوەش خەڵک لەگەڵ ئەوەیە کە خیتابێکی ئیسلامی خیتابێکی ئاینی دەکەوێت خەڵک دەکەوێتە ژێر ئەو کاریگەرەوە بە تایبەتی دوای ئەوە دەزانین هەموو ئایدۆلۆژیەکانی دیکەدا لە دنیا ڕێئیفلاسی کردووە نەوەکو بەتەنیا ئایدۆلۆژیای نەتەوەیی و خەتی عەلمانی لە تورکیادا لە هەموو دنیادا هەوا بەو شێوەیەیە ئەمە کاریگەری زۆر زۆری هەیە ئەو گۆڕانکارانەی کە بوشن لە ناوچەکەدا ئەمانش هەمووی پێکەوە ینی هەم هۆکاری دەرەجی هەم هۆکاری ناوەچی بوونە سەر ئەوە بەڕاستیش ئەمە دوجار ڕەنگە قسەی لەسەرەکەین لەسەر ئەوەی کە تورکیا بەرەو کوێ دەڕۆ بەرەو کوێ دەبا باشە بەس سەبارەت بە کورد ئەمجارش پارتی چەپی سەوس هەدەپە لە خۆلی دومیش پشگیریان بۆ کلیزار ئۆغڵۆ ڕاکەنێ سێسێمە دەبینین ینی لە زۆربەی لەو 25 پارێزگەی باکووری کوردستان کە بە پێی نەخشەی عوسمانی بڵین ناوچەی کوردی بوونە لەو شوێنانی کادەپە پێشتر دەنگی زۆرینی هێناوە پارتی چەپی سەوت کەمال کلیزار ئۆغڵۆ ئەمجارە شەر زۆری هێناوە بۆنم لە دیار بەکر ئەمجارە لە 171.61 هێناوە پێشتر لە 171.95 هێناوە یعنی لەو ناوچانی کە دووبارە دەنگیان پێداوەتەوە بە کەمال کلیزار ئۆغڵۆ بەڵێ ڕاستە خۆی بەڕای من کورد دەبایە بێلایەن بێ نەوەکو پشگیری لایەنێک بکە لەبەرەوەی ئەوش کۆمەڵێک هۆکار هەیە کە پشگیری ئەوانیان کردیە لە ڕاتفعلێک بۆ بەرامبەر و ئەمە کارانی ئەردۆغان بەرامبەر هەدەپە و پەکەکە بەڵێ ینی ئەمە یەک لە هۆکارەکانە بەڕاستیش ئەمریکا و ئەوروپای غەربیش پشتیوانی بەری ئۆپۆزیسیۆنیان کە لە بەرامبەر ئەردۆغاندا جگە لەوەش خۆ من لەم مەسلەی کورددا نانڵین کامیان سیاست و ئەزممویان باشترە لەوی دیکە داوەکو ئێستاکە بەڵام زۆر وازەح دیارەکە ئەوەی کە کەمالیزمی دەهێنا جمهوریەتی تورکی دروست کرد دژایەتی کوردی کرد قەتل عام ئەنفال هەمووی بە زۆرێک لە جۆرەکان حیزبەکەی خلەزار ئۆغڵۆ بوو ینی کورد بەڕای من ئەگەر بێت و لەگەر هیچ لایەنێکیش لایەنێک نەبە لەگەڵ ئەردۆغانیش نەبە نەدەبا ببێتە تەرەفێک لەو ململانەیەدا باشە بەشداری هەڵبژارنەکانیان کردبا وەکو لیستێک تا بە زیبان زیانیەکەن لەم 4 ساڵی بڵین 5 ساڵی داهات و کەردۆغان لە کۆشکی سەرۆکایەتی دەمێنێ بۆ هەدەپە بۆ پارتی چەپی سەوز باردۆخێکی قورس دێتە ئاراوە یاخود گفتوگۆ یاخود زمانی شەڕ زیاتر زاڵ دەبێت لەو بڕوایدانیم گفتوگۆ بێتە ئاراوە بە قناعەتی من لە چەند ساڵی داهاتوودا ئەردۆغان سیاسەتێکی زۆر تند و تویشتری دەبێ بەرامبەر بە کورد بەرامبەر بەکەکە هیچ بواری دانوستان و شتیوە تێدا نەماوە لەبەرەوەی کۆمەڵک ئەمری واقع و فاکتەری دیکەی واقعیشن کە مەجای ئەوە نادا
زۆر شتێکی کۆ لە ئارەدا بێ ئەو دژایەتیانەی کە هەبووە بەرامبەر بە هاتەپە ئەگەری زۆر هەر هاتەپە بڵێن دابخرێت ئێستا کەیسەکەی لە دادگای بەڵێ ڕاستە دەستوری تورکیایە بەڵێ ڕاستە بەڵێ جا بەرامبەر بە هەموو بەرامبەر بە بەکەکەش ینی ئۆپەراسیۆکان زیات ئۆپەراسیۆنەکان زیاتر دەبێت بەرامبەر بە کوردیشتی بە هەماش دوای دێنە سەر سیاسەتی تورکیا دەرەوەی تورکیا کاکتۆر دەمەوێت سەرنجی بەڕێزش بزانم ئەوەی کە پێ دوایە چی بەلای تاکی دەنگدەری تورکیاوە گرنگ بووکەوەی کە نەخشەی هەڵبژاردنەکە بەم شێوەیە بێت پرسیابووری پێ دوای سەرڕایەوەی کە ئێستا دراوی تورکی لیری تورکی داشکانێکی زۆری کردووە بەرامبەر بە دۆلار هەڵاوسانێکی زۆر هەیە وەکی سیاوەەکان دژی ڕەزەبتەی بەردۆغان بە تایبەتی ئاوە سووریەکان کە ژمارەیان 3 ملیۆن و 400,000 بەکاردێنرا چ شتێک وای کرد کە ئەم جارش متمانە بدرێتەوە بە ئەردۆغان جارێ هەر ئەوەی کە هێزێک 20 ساڵ لە حکوما بێ ئەوەندە متمانە بێنێتەوە بەڕاستی ئەوە سەرکەوتنێکی گەورەیە چونکە عادەتەن ئەو هێزانەی کە لە دەسەڵاتان کەم و کورتیان زیاتر بە دەرەکەوێ و لاوازیەکانیان زیاتر بە دەرەکەوێ هەر ئەوەی کەوا بە بڵێن توانیوانە ئەم جارش سەر بکەون ئەمە گەورترین سەرکەوتنە بۆ ئەوان ئەمە لەلایەک و لەلایەتریشەوە ئەوەی کە حیزبێک کە لە دەسەڵاتایە نەیەوێتە زویر بک بۆ لە 100 بۆ سەرۆکایەتی لە خولی یەکەمە ئەوەش سەرکەوتنێکی ترە بۆ ئەوان سەبارەت بە پرسیارەکەی چ پرسێک گرنگ بوو ینی ئایا ئابوووریەکە بۆ ینی سەرڕابخۆی گرنگەکە لێرایە ئەوە نەبوو ئەوەی کە نەتیجەی هەڵبژاردنەکە بگۆڕێت ئابوووریەکە بڵێت مە بەسەوە جارە ئەوە بۆ پێشەکیە وتم ئەمەی تریان خەڵکی تورکیا ئەزانێت ڕاستە دۆخی ئابووری خراپە بەڵام ئەوەی کە دێ زۆر خراپترە ئەوەی کە دێ ئۆپۆزیسیۆنێکی پەرتەوازە ئۆپۆزیسیۆنێکی فرە سەر ناتەبا لەگەڵ یەکە لەوانەیە هەرفریای ئەوە کۆون کێشەکانی خۆیان چارەسەرکردن نە کێشەی تورکیا و ئەزمونیشان هەیە لەگەڵ پاردی داد و گەشەپێدان کەوا توانیوێتی دۆخی ئابووری بەرەو پێش بەرێ ئەو هەڵاوسان و ئەو گیر و گرفتە ئابووریانە لە زۆر وڵاتە ئێستاکە هەیە هۆکارەکە تەنها ئەوە نییە بە بڵین ئەردۆگان سەرۆکی وڵاتە و خەڵک بە وەکو مامۆساژ وتی بەدەر لەوەی ئێمە لەگەڵ چەندێک لە بە بڵین سیاسەتی ئەردۆگانە هەینیانین بەڵام لە ڕووی ئابووریەوە یعنی تورکیا بێتۆ بەراورد بکەیت بە تورکیای پێش ئاکپارتی و تورکیای پێش دوای ئاکپارتی کە گەیشتووە بەکوێی تورکیا لە ڕووی زۆر لایەنی پێشکەوتنەوە زۆر چۆتە پێش لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ریزبەندیەوە لە گەشە سندنە لە ڕووی بە بڵێن خزمەتگوزاری لە ناوخۆ ینی زۆر هۆکار هەیە کە بۆ ئەوەی کە خەڵکی بەتایبەتی ئەوەی کە تەمەنێکیان هەیە خۆ بەشە لە گەنجەکان کە خەڵکێک تەوەقع کرد بەهۆی ئەو گەنجانەوە نەوەی تازە بە بڵین ئەردۆگان بدوڕێ پەیوەندی بەوەی هەندێکیان کە لیان ئەپرسرا ئەمە هەر حەزەکەین بگۆڕێ بەس کاتی ئەگەر ئەوان وەکو خۆیان باسییانەکە ئەستەمبولی پێش ئاکپارتی و پێش ئەردۆگانیان ببینایە هیچ کات نایەنتوانی ئەوەندە بوو ینی بەو جۆرەش بڵی بڕوان نەئیشەکە ئەم بەراوردکاریانە بۆ ئەوان گرنگەوە ئەوانشی کە تەمەنێکیان هەیە زیاتر ئەم بابەتە بینن ئەمە لەلایەک و لەلایەکی ترەوە هۆکاری تر هەیە وەکەوەی کە با بڵین تورکیا خۆی بە دەوڵەتێکی هاوشان ئەبینێ لەگەڵ وڵاتانی زلهێزە دەوڵەتێک کەڵێ بۆ تاکی تورک گرینگە سێمە کاتە سەیری وڵاتانی بۆ نمە عەرەبی و ئەو دەور و پشتەکەین ئەزانین دەسەڵاتدارێکە جۆرێک لە بەگە دروست بێم تعبیرم بەکاری بێنم بەکرێ گیراوە دەسەڵاتدارێکە خاوەنی بڕیاری خۆی نییە تورکیا لەسەر دەمی ئاکپارتی خاوەنی بڕیاری خۆیە وەگوتم خۆی بە نید ئەبینەیە کە ئەم منیش هەموو خەڵک ناتوانێت فەرزی ئارایی خۆی بکا بە سەرما ئەمە بۆ ئەوان گرنگە جۆرێک لە ئاعتیزاز و شانەزیکردن بە دەوڵەتێکی بەهێزەوە دەوڵەتێکە وڵێ ئەزانرێت کە ڕێزی ئەگیرێ بەدەر لەوەی وەگوتم ئێمە چەندێک لەگەڵ هەموو سیاسەتەکانی یا بەش لە سیاست ئەمە شتێکی ترە بەس ئەمەی کە تورکیا بڵێ وەکو هێزێک وەکو دەوڵەتێک کە خاوەنی جۆرێک لە سیادەی خۆیە و ڕۆڵی هەیە لە بڕیارەکانی لە زۆر بڕیارە لە وڵاتان لەم دەور و پشتە یاخۆ لە زۆر پرسیترا کە دێتە پێشەوە ئەمانش بۆ خۆی خاڵێکی گرنگ و خاڵێکی تر پەیوەندی بەو لایەنەوەی کە مامۆسا باسی کرد لایەنی دینی کە تورکیا ئەزمونێکی خراپی نزیکی سەدەیە یا سێ چارەکی سەدەیە با بڵین ئەوەی هەیە لەگەڵ هێز ئەلمانیەکانە کە وڵێی نەفی ڕابرد و کەلتوری خۆیان و ئاینی خۆیان و
مێژوویەکە بۆ تورکیا بە هەر چەنە بابووین دەوڵەتی عوسمانی دەوڵەتێکی فرە ئومەمی بووە با بڵێن فرە ڕنگ و زمانوانە بووە بەڵام تورکیای ئێستا با بڵێن عوسمانیەکان ڕیادیان کردو ئەمە بۆ خۆی دەوڵەتێکە بۆ 500 بۆ نزیکەی 600 بتوانێت بگاتە ناو دڵی ئەوروپا و عالەمی ئیسلامیش لێژە دەسەڵاتیا بێ کاتێک ئەزمونێکی تاڵیشان هەیە لەگەڵ ئەوەی کە ئەم دژوەسانەوە لەگەڵ کەلتوری خۆیانە بۆ خۆی لە خۆیان کاریگەری هەیە لە لایەتریشەوە تەنانەت لە ناو کوردەکانیشە بەشێکی کورد ئێمە زانین کە کورد لەم هەڵبژاردنە دوو بەش بوو بەشێکی لەگەڵ ئۆردۆگان و هوداپارا بوو بەشێکی تریشی لەگەڵ هەدەپا بوو محافظینی کورد ئەوانەیە کە محافظکار و لایەنی دین و تەدەیون و کۆمەڵێ بابەتی خزمەتگوزاری و جۆرێک لە ئاسایش ئەمانی شەر خاڵێک بوو بە بڵێ بە جۆرێک لە جۆرەکان تای تەرازووی با بڵێن خۆی هەڵبژاردننی پەرلەمان دکتۆر لە ناوچەکانی باکووری کوردستان پارتی دادوگەشە پێدان 63 کورسیە ناوە لەو 25 پارێزگایی کە بە پێی نەخشی دەوڵەتی عوسمانی کوردین بەڕەنگە ئێستا جۆرێک لە ئاڵوگۆڕ بووڵیان گۆڕین دیمۆگرافیا بەڵام لەوێ 63 کورسیانی نابوو هەدەپە پارتی چەپیسە و 47 کورسی نابوو بڵێ لەوەش وازانم 52یان 52یان بەس کوردن ینی لەوە ینی هەدەپە وازانم 47 کورسیانی نابوو ینی ئەتوانین بڵێن بە بڵێن تەحالوفەکە و پەیمانێتەکە ئەردۆغان کوردەکان زیاتر لەگەڵیان بۆیە من بابەتێک موسی لەسەر بابەتە کە لێرە زۆر بە نەوعێکی ناشرین مامەڵە لەگەڵ بابەتە ئەکرێ وەکەوەی بەشێک لە کوردی ئەوێ کە نیوەیەکە بە خائین و بە خۆفرۆش و بەم ئەم تعبیرە ناشرینانە یا یەک ئەگەر لێرە بە جۆرە لە جۆرەکان دڵی لەگەڵ ئەوا بێ یا ئەوەی پێ باشتر بێ یا بەشی کارێک لەوەچی ئەم بەرەی پێ باشتر بێ جۆرێک لە دین هەیە تۆمەتی ئامادە و تۆمەتبارکردن لە کاتێکە ئێمە بێ ئەوە بۆ خۆیان بەجێ بهێڵین و پرسی خۆمانە بێ ئەوگوڵی خەمی خۆمان بێ لێرە ڕاستەکەم کاکارم سەبارەت بە سیاسەتی تورکیا وتت لە ڕووی ئەوەی کە پەیوەندی بە هەدەپە و پارتی چەپی سەوز و پارتی کرێکارانی کوردستانەوە تا ڕۆژاوی کوردستانیشی ئەردۆغان تونتر دەبێت تون و تیژتر دەبێت ئۆپراسیۆنی سەربازی زیاتر دەبێت بەڵێ خۆی ئەمڕۆ ئەردۆغان دوای سەرکەوتنی لە هەڵبژاردننی سەرۆکایەتیدا لە ئەستەمبول خیتابێکیدا گوتی بەیانیش لە ئەنقەرە بۆ دنیا قسە دەکەین کە لە ئەستەمبول قسەی کرد مانای کات خۆی ئەستەمبول عاصمەی عوسمانی بووە مانایەکی لە جۆرە بابەتە بوو کە لە ئەنقەرەش قسە دەکا خیتابێکی سیاسیە خیتابێکی جەماوەری نییە خیتابێکی موەجهە بۆ دەرەوە بە تایبەت بۆ ناو بۆ دەرەوە چ شتێک لە وتارەکەی سەرنجی تۆ ڕاکێشە وتارەکەی ئەمڕۆی هەر ئەوە بوو ینی گوتی تورکیا سەرکەوت لەم هەڵبژاردنە باسیەوەیکی کە دەواازەی ساڵە بەڕووی تورکیادا کراوەتەوە سەدە بەڕووی تورکیادا کراوەتەوە وتارەکەی وەکو گوتم وتارێکی ئەوە بوو ینی زۆر نەچۆت ناو قوڵایی شتەکان باسی لەوە کرد کە ئێمە سەرکەوتنی و ئۆپۆزیسیۆن شکا و ڕێزار ئۆغڵ و شکا و ئیتر ئێمە لە سەرەتادا گوتمان ئەم بڵێن ئەم کاروانە پیرۆزە ڕناوەستێ ینی بیزەبت ئەو کەلیمەیە بەکارهێنا یا خۆش معنایەکی هەیە ینی کاری کوردەڵی کاروانەکەی پیرۆز بەس ئەوەی گرنگە من چاوەڕوان دەکەم لە خیتابی بەیانی لە ئەنقەرەدا خیتابێکی زۆر دەوڵەمەند بێ زۆر خاڵ لەسەر بابەتەکان دابنێن لە مەسلەی ناوەخۆ و لە مەسلەی دەرەوەدا پەیوەندەکانی تورکیا سیاسەتی تورکیا لە 5 ساڵی داهاتوودا بەرامبەر بە کۆمەڵک فایل بەرامبەر بە ناوچەکە بەرامبەر بە خۆڕەڵاتی ناوەڕاست بەرامبەر بە وەزعی ئەمڕۆی دنیا من لەو بڕوایەدام لەمە دووە سیاسەتی تورکیا بەرامبەر بە ئەمریکا و بە غەرب زۆر تونتون دەبێت لە پێشان لە ئینقلابی ڕابردوودا لە 2016 دیار بۆ ئینقلابێکی ئەمریکی بوو زۆر وازح دیار و ئینقلابێکی ئەوروپی ئەمریکی بوو سەر نەکەوت تێدا لەو ڕۆژەوە زیاتر بەرەو لایەندا گەرچی لە ناتۆشە بەرەو رووسیا گەڕایەوە بۆچی پێ بەرەو ینی بەرەو زیاتر رووسیا دەڕۆ لەمە دوان بەدڵنیاییەوە بەرەم ئەوڕۆ هەرچەندە ئەردۆغان پیاوێکی زۆر پراگماتیستە باشە بەڵام
ئەزانێت چۆن شتەکان بەکاربێنێ لە کاتی خۆیدا چۆن ئیسیفادە لە جیۆپۆلیتیکی تورکیا بکە زۆر وازە ئەمە دیارە لە 20 ساڵی ڕابردوودا بەڕاستی 20 ساڵی ڕابردووەکی زۆر هەستیار بوو زۆر کێشەی گەورە لە ناوچەکەماندا هەبوو وەزی ناوەخۆ زۆر ئەوە بوو ئێستاکە لەم هەڵبژارنەدا دیار بوو ماشێتی ڕۆژنامەکانی ئەمریکی و غەربی زۆر بە ئاشکرا دیار بوو کە دژایەتی ئەردۆغانەکەن و بە دیکتاتۆر و بە کۆمەڵەشی دیکەیان وەسف دەکرد قەدووە بە ئاشکرا باسە نەکردووە باسی هەڵبژارنێک لە یانگیرێکی زۆر زۆر تەوقعیان هەبوو کە ئەردۆگان دەرناچێتەوە تەنانەت لێرەش زۆر لە بەڵێ ڕاستە ئەوانەیە کە تەحلیلیان کرد یعنی جۆرێک نازم بڵم جۆرێک لە ئینحیاز بە لەسەر مەبنای شتێکی زۆر عاتیفی بوو عاتیفی بوو زۆر هەڵبژارنەکان باشە وەکو سیاسەتی دەرەوە بەرامبەر ئەوروپیەکێتی ئەوروپا ئەمریکا ئالۆسر دەبێ بەس بەرامبەر رووسیا و وڵاتانی ناوچەکەت چۆن دەبێت من گوتم پراگماتیستە ئەردۆغان دەزانێت بەڵێ خۆی گونجێنێ لە هەمان کاتیشدا لە سیاسەتی استراتیجیدا ئەوانەی کە پێشتر بۆیان داڕشتووە گوتی بەرنامە و پرۆژەکانی کە هەمانە لەو 5 ساڵایە جێبەجێ دەکەن بە دڵنیاییەوە زۆر سوورن لەسەر ئەمە جا ئەمە ئەگەر بێت و بە شێوازی بڵێن سیاسەتی نەرم نەبێ بە هێز دەیەوێت ئەو سیاسەتی جێبەجێ بکە ڕەنگە ئەمە بگاتە ئاستی ڕوبەڕووبوونەوەی سەربازیش من لەو بڕواایەدام لەگەڵ ئەو لایەنانەیە کە لە خۆڕڵاتی ناوەڕاستن ئەمڕۆکە مەسەن لە مەسەلەی ئەمریکادا لە مەسەلەی ڕۆژاوای کوردستاندا بە دڵنیاییەوە من لێرەدا دێڵێم کە ئەردۆغان ئیشتیاحی ڕۆژاوای کوردستان دەکات باشە ئەگەر بێت و نەڵێن ویلایەتی حەلب دەژێنێتەوە لەبەرەوەی میساقی ملی لە میساقی ملیدا کە زۆر ئیدعای دەکەن کە زۆر باسی دەکەن بە تایبەتی مەهاپە کە یەک لە شەریکە ڕئیسیەکانی حکوومەتە زۆربەی دەوڵەتی قوڵ لە مەهاپەدایە باسی میساقی ملی دەکەن میساقی ملی ویلایەتی موسڵ ویلایەتی حەلەبە ئەمڕۆکەش ئێمە دەزانین کە ئۆپۆزیسیۆنی سووریا لەگە سووریاش لە ئەستانە بڵین لە مۆسکۆ نەگەیشتە هیچ لە حەلکردنی کۆمەڵێک مەسەلا ئەو مەسلەی ئۆپۆزیسیۆن و مەسلەی ڕۆژاوای کوردستان بۆیە من تەوەقع دەکەم لە ئانگیەکی نزیکدا ئەردۆغان هێرشەکانی بەلامارەکانی بۆ سەر ڕۆژاوای کوردستان زیاتر بکات بۆ هەرێمی کوردستان چۆن دەبێ ئۆپراسیۆنە سەربازیەکان بۆ خودی هەرێمی کوردستان شکێستە نەوتەکە شەرڕاگیراوە بە هەمان شێوە پەرێ پێ دەدرێ بە هەمان شێوە پەرێ پێ دەدرێ زیاتریش دەبێ دوجار لەو بڕواایەدام کە ئەگەر بێت و یعنی ئەوها بەردەوام بێ وەزعی ناوچەکە زۆر خراپ دەشێوێ ینی ئەردۆغان سوورە لەسەر ئەمە 5 ساڵی ئەو 5 ساڵی داهاتوو ئەچونکە ئەو چی گوت باشە لە خیتابەکەیدا بەبیرم هاتەوە گوتی ئەمە دەستپێکردنی سەرەتای 200 ساڵی تەمەنی تورکایە چونکە لە 24 حوتیش دۆزان کۆتایی پێدێ 100 ساڵە تەواو دەبێ یعنی 100 ساڵی دووەمدا لە سەرەتای 100 ساڵی دووەمدا ئێمە دەبینەوە هێزێکی گەورە مەبەستی ئەوەیەکە ئەوە پرۆژانەی کە پێشتر دایان نابوو لە زمانی میساقی ملیدا چی دەکەن چی ناکەن بەس بەرامبەر عێراق ئێستا بۆ نمونە پرسی ئاو هەیە پرسی ئەمنی هەیە پارتی کرێکارانی کوردستان ئەمە مەلەفێک بووە لە بینی حکوومەتی عێراق و تورکیاش ئەو مەلەفانە چیامە سەردێت بۆ بەتایبەت پرسی ئاوەکە خۆی ئەمە مەسلەیەکی جیاوازە بلەو بڕۆیان نانیم ئاوشت بکاتەوە پەیوەندی لەسەرەوە ئاویان گرێنەداوە بە ئەمنیەتەوە بە ئاسایشی بەڵێ بێگومان خۆدەمێک ئەمە بۆ گرێدراوە بەڵام ئەو شتیوە ناکاتەوە دەیەوێت کە زەقت لەسەر لە عێراق بکە بۆ هەندێک فایلی دیکەی کە لە بەرژەوەندی ئەوان دەیەک لای بکاتەوە لە خەتە استراتیجیەکەدا سیاسەتی تند و تیژی و عسکەری و پەلامار و هێرش بۆ سەر باشوور و ڕۆژاوای کوردستان بەردەوام دەبێت بێگومانی ئێستا باس دەوەکە بەشێکی زۆری ناوچەی باشووری کوردستان لەژێ کۆنتڕۆلی سوپای تورکیە هاتنە پێشەوەی زیاتر دەبێت وەک ئۆپراسیۆن کە هاتووە لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان شەڕیانە ئەوە سەبارەت بە نەوتەکەش پێ دوایە لەمە دووە کە ئێستا هەڵبژاردنە کۆتایی نەوتێرێم دەست پێ بکاتەوە چونکە تا ئێستا نەوتەکە ڕاگیرا بوو تورکیا مەرجیە بۆ دووبارە هەناردەکردنەوەی دەست پێ دەکاتەوە لەبەرەوەی ئابووری تورکیا لاوازە نەوت و غازی نییە تورکیا و احتیمالی هەیە لەوانەشە نازانم بە پێی دقەکانی دۆزان 63 لاپەڕەیە بەڵام ئەو بەندە نهێنیانیە چێکە تێیدایە تاوەکو ئێستاکە بۆ خەڵک ئاشکرا نەکراوە ئەوان باس لە حەلەب و لە مووسڵ دەکەن لە نەوتی بە بڵێن ویلایەتی مووسڵ بوو ئەبێ بۆ ماوەی 10 ساڵە یا شتێکی ئەوە کاتی خۆی وابوو بەڵێ کاتی خۆی وابوو ئەوە نەدرا ئەوە بۆوان بوو
بەڵێ درا دواتر درا کە تەمیم کرا ئەوانەیاندا ئێستاکە ئەو خاڵانی هێنانەی کە تیدا باز نەکراوە ولايتی مووسڵ ئەگەر بۆ حسابە بێ سلێمانیشە سەر بە بەڵێ ڕاستە بەڵام خۆ ئەمڕۆ تا ئەولاش کە حەلە بە جەنابتە لێ وزوجان بەس ئایا بڵین ئەو هاوکێشە نێو دەوڵەتیانەی کە ئێستا هەن ڕێگە بەمادەن چکەمە خۆی کۆڵی سیراع و ململانی نێو دەوڵەتی شەیەک و ئێران لەلایەک و ڕۆژ ئەمە ڕاستە ئێستا ئەمریکاکان لەبەرچی ینی ئاردۆغیان قبول بیان قبول نەبێ پێیان باش بوو لە دوای 100 ساڵی عەلمانەت کە هیچی نەکرد خەتێکی ئیخوانی ئیسلامی بێتە سەرکار باشە لە بەرامبەر وهابێت لە بەرامبەر شیعی ئێراندا باشە ئەمڕۆ کە دنیا ینی ئەو گۆڕانکارانەی کە دەبی زەعیبوونی تاکجەمسەری یان نەمانی تاکجەمسەری ئەو شەڕی رووسیا دیارە ئەمریکایەکان رووسیان ڕەتشانەوە ئەوە لەو سیستەمە جیهانەدەمە بەسم ئەوەی لێرێکشت بڕام کاکاچیم سەردەمی ژیانەوەی ئیمپراتۆرەتەکانە ئەمریکا ئیمپراتۆرەتی ئەمریکی نەیتوانی لە ئەفغانستان و عێراق سەرکەوێ ئیمپراتۆرەت بژێنێتەوە ڕووسەکان ئێستا کە دەیانەوێ ئیمپراتۆرەتێک بژێننەوە سەردەمی سۆڤێت بچنەوە هەموو ئەو شوێنانە بۆیە ئێرانیش بە هەمان شێوە پرۆژەیەکی ئیمپراتۆرەتی هەیە بەناوی شیعە و شیعەگەرایی لە بەرامبەردا ئەردۆغانیش بە هەمان شێوە تورکیا بە هەمان شێوە پرۆژەیەکی لە جۆرە بابەتی هەیە سەردەمی دەوڵەتی نەتەوەی وشتی لە جۆرە بابەتە ڕۆی سنوورەکان کاڵ بوونەتەوە سیادە نەماوە لە هەموو شوێنێکدا ئەبینی سیادە تۆم پێشێ دەکرێت لیبیا یەمەن سووریا عێراق ئەو دەوڵەتانە هەموو لە ڕۆژخانەوەدان ماناوەیە سیستەمی جیهانی کە دەگۆڕێ سیستەمی ئیقلیمیش دەگۆڕێ لە گۆڕانی ئەو سیستەمی ئیقلیمیەدا کە ئەردۆغان تورکیا بە هەڕەشەی دەزانی بۆ سەرخۆی کە کورتیدا ببێتە شت باشە فرسەتەکە بیقۆزێتەوە بۆ ئەوەی ئەو بەرنامانەیە کە هەیەە جێبەجێکەن لە فراوان خوازێکدا سوپاس دەکەم کاکتۆر سەبارەت بە ئەو پۆزیسیۆن کە ئێستا لە هەڵبژاردننی سەرۆکایەتی تووشی شکست بوون ئێستا بە ئەنجامەکانیش هەر ببینین دوای ئەنجامەکان لە 19.75 جاکراوەتەوە ڕەجەب تەیب ئەردۆغان 52.4 کەمال کلیزارۆغڵۆ 19.86 سەبارەت بە ئۆپۆزیسیۆن کە لە سەرۆکایەتی توش شکستە لە ناو پەرلەمانیش تقریبا نەخشەی ناو پەرلەمان 600 کورسی پەرلەمانی بەم شێوەیە هاوپەیمانی کۆمار 323 کورسیە هاوپەیمانی میلەت 212 کورسیە هاوپەیمانی ڕەنج و ئازادی ئەوی هەدەپە 65 کورسیە یعنی ناو پەرلەمانیشە هاوپەیمانی 277 بە 320 هاوپەیمانی ڕەجەب تەیب ئەردۆغان زۆرینەیە ئەمە هاوکاری دەبێت بۆ پرۆژە یاساکان بۆ هەژمونی زیاتری ڕەجەب تەیب ئەردۆغان ناوخۆی وڵات لە دەرەوە نەخشە پەرلەمانیەکەش پێشەوەی بێمەوە سەر وەڵامی ئەوەی کە هاوکاری ئەبێیان نا یەک شتێک گرنگ بوو بەلای منەوە کە بەلای منەوە مەترسیە لە ئەوروپا لە تورکیا ئەویش سەرکەوتنی تقریبن ئەوەی کە پێوتێن نەتەوە پەرستەکانە نەگەوەی بەجیاجیا بەس کە ئەیدەی لە یەک هەستەکەی نیسبەتی زیاتر لە 150 ئەو ئیتیجاها ئەو ئاراسەیە لە تورکیا سەرکەوتووە جایتر لە مەهەپەوە بیگرە لە جەهەپەوە بیگرە ئێستا 50 کورسیە لە ئیباشەوە بەڵێ ئیباش 43 کورسیە پارتیگەلی کۆماری خۆی 143 کورسی هێناوە یعنی زۆرە زۆر هەتا بۆ نمونە ئەم سینان و ئۆغان و ئەوەی زەفەر و ئەمانش هەموو هەر لەو بابەتەن مەبەست بۆی ئەم جارە یعنی ئەوەی بەرەکەی تر کە بەرەی بە بڵین ئەگەر بڵین ئاراسە ئیسلامیەکەی تقریبا لە 100 نزیک لە 40 ئەوانەی بۆ مێنێتەوە کە ئەمە هەچەنێ ئەمەی با بڵین نەتەوەکە ژۆرێک لە محافزی کاریشی تیا هەیە با بڵین بەڵام بۆ خۆی لە خۆیان سەرکەوتن یاخود بەشبوونی ئەو دەنگە مەترسی هەیە ئەگەر بۆیە سەرکەوتنی ئەردۆگان لە مەودایەکی دوورا لەوانەیە بۆ کورد باش بێ ئەگەر ئێستاکەش بەهۆی ئەو کاردانەوانەی کە بەرامبەر هەدەپە هەیە وەزعەکە لەم چەند ساڵا خراپ بێ لە چ ڕوویەکەوە لە ڕووی ئەوەی کە لانی کەم ئەو تابعێکی ئومەمی و ئومەمی هەیە قەومی صرف نییە بەو مانایە بوونی کاریگەری زیاترە بێوەکو چۆن لە ساڵانی پێشووە لە ڕووی کولتوری و کورد ئەتوانم بڵێم گوڵەی بژاوەتەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە تا ڕادەیەکی زۆر بژاوەتەوە بەدەر لەو کێشانەی تشکە مەسلەی بەداخەوە کە ڕوویدا لە تورکیا و ئەو سراعی کە هەیە کە هەندێکی بۆعدەنەتەوەیەکی هەندێکی بۆعدێکی بەڵین دەوروبەری هەیە سەبارەت بەوەی کە ناو پەرلەمان ئۆپۆزیسیۆن لەوێ لەوێش کەمینەیە
تووشی لێکترازان دەبن و زۆرینی ئەردۆغان یارمەتی دەدات لە من وازانم لە دواییە یەکەم جاری هەرم سەرکەوتنی ئەوان یا زۆری نهێنانەکان بخۆی سەرکەوتنی گرنگ و بۆەوەی کە لێرەش لە سەرۆکاتی پێش بکەون دووش بۆ خۆی زۆرینەکە یارمەتی دەرێکە ئەبێ بۆ ئەوەی کە لە داهاتوە زۆر لە پرۆژەکانیان تێپەڕێ بەڵام ئەوەی تیا هەیە ئەم تەمان پێویستیان بە هینی ترە بێ بە دەنگی ترە بێ من وازانم ئەوەی کە لەم 270 هەیە بەشێکیان هەر بە جۆرە لە جۆرەکان ئەکرێت لە هەندێک پرسا بچنە پاڵ بەس پێ دوایە ئەم هاوپەیمانەتی میلەت ڕوبەڕووی لێکترازان بێتەوە چونکە ئێستا بۆ نمونە پارتی گەلی کۆماری تێدایە ئیپارتی تێدایە پارتەکەی ئەحمەد تێدایە سەعادەتی تێدایە ینی شتێک کۆی کردبوونەوە کە خستنی ئەردۆغان بەڵێوەیە کە مامانجیان ناتە دی ڕوبەڕووی لێکترازان ببنەوە لە ناو پەرلەمانە لە داهاتوە من وازام لە کۆمەڵە پرسا لەوانەیە یەک بگرن بەڵام لە کۆمەڵە پرسی ترە زۆر جیاوازە بن چونکە ممکنە بۆ نمونە هەدەپە بۆ نمونە تووشی داخستن بێ لێرە لەوانەیە لە پەرلەمانە هەندێک لەو هێزانەی کە لەو بەرەیە کە ئێستا ئەم هەدەپە پشگیری کردوون یا با بڵێنە پارتی سەوزی چەپی سەوز باڵێن کە ئەوەی تایە ئەوان من دڵنیام کە پاڵپشت نابن بۆ هەدەپە لێرەوە بۆ خۆی جۆرێک لە ئەلەوەی کە پێوتێ فەجووە بینەکان نێوانەکان دوورترە بن لە یەک دوای ئەوە هەندێک پرس دێتە پێشەوە کە لە هەمواری دەستورە من دڵنیام کە با بڵێن داود ئۆغلۆ و ئەوی تر کە هاوشان بوو علی باباجان ئەحمەد داود ئۆغڵۆ کورسیێناوە سەعادەت سجوار کورسیێناوە ئەمانە لە هەندێک پرساییەکە گرنەوە لەگەڵ ئۆردۆگانە با ناکۆک و ناتە باش بن چونکە خاڵی هاوبەشەر هەیە لە باسی گۆڕانکاری دەستورت کرد دۆغانش باسی لەوە کردبوو کە دەیانەوێت دەستور وەکو بەدیلی دەستوری 1970 بنووسنەوە پێ دوایە گۆڕانکاریەکی ئەو تۆ لە دەستورا بکەن چەندە پێش سیستەمەکان گۆڕی بەس ئێستاەوەی کە زۆر نکولی لە مافی گەلان دەکات دەڵە یەک نەتەوە هەیە یەک ئاڵا هەیە یەک پارتی خاکی وڵات لە دەستوری لە 4 مادەیەکەمی دەستوری تورکیا ئەو گۆڕانکاری بەسەردا بێت من وازانم گۆڕانکاری بەسەرا دێ من ئاواشەی خوێنمەوە کە ئەوڵێ بای کەمال باشە ئەمە هەر مەبەسی کەمال کوژدار ئۆغڵۆ نییە من وازانم مەبەسی کەمالیەتیشە چونکە سێ بای کرد سێ بای جمهور دوو بای کرد ئەو کردێ سێ ینی وەک بڵێ وەکو تەلاق جاجا شتێکی زۆر جوانە ینی ئەگەر هەندێک ئاماژە بخوێنیتەوە تۆ دەوڵەتی نوێی تورکیا بە کەمال ئەتاتورک دەستی پێ کردووە ئێستا لە سەرەتای سەدەکەەوە بە کەمالێکی تر شکستەیەنێ ئێستا خۆناغێکی ترە کەواتە بای هیچ لەم کەمالەکە بەس بابای لە کەمالیەتە پێشبینی کرانەوەیەک دەکەی بەڕۆی کووردا لە ئەگەری هەمواری دەسوت چکەسە وتت هودا پاریش کە پارتێکی کوردی ئیسلامیە بەجارە 4 کورسیە ناوە لە پارلەمان وجودێکی هەیە لاوازە بەس وجودێکی باشە بۆ دەتوانن شتێک بۆ کورت بکەن من وازانم لە دەستورە کاتێکە لە تورکی بە بڵێن تورکایەتێکی زۆر تۆخەیە لە دەستورە ئەوە تەخفیفە بێ بە دڵنیایەوە تەخفیفە بێ چونکە ئەردۆگان ئەمە ئاخر ظاهرن ئاخر دەرفەتێتی نازانم لە ڕووی دەستور هەموار بکاتەوە گە ناوزانم مافی نێزان ممکن هەر لە ڕووی کەمەڵ و لە ڕووی کۆمەڵشتی شەوە زۆر 69 ساڵە جارە تەمەنی ماوە نازانم ئایا جارێکی تر دەرفەتی ئەوەیە بێت جا ماندووە گەرسێکی ئەردۆگان زۆر ماندووە تەمەنی کەسێک هێستێکی زیاتر لەوەی ساڵە بەڵێ خۆی تەمەنەکەی ئەو زۆرە نییە کە ئەوە بێ بەڵام ماندوێتێکی زۆر هەستی پێکەیتۆ لەوە جوول لە خۆیشتن و لەم بابەتانە بۆیە بەهەر حاڵ من وازانم لەو ڕوە نەتەوەیەکەیەوە لە سوودی کورد دەبێ بەڵام لە سوودی ئەو هێزانە نابێت کە ئێستاکە لە ململانیان لەم قۆناغ یەکەم بەس لەسەر ئاسی دوورمەودا لە قازانجی کورد دەبێت ئینشاءالله سپاس دەکەم کاک ئارام سەبارەت بە کلیزدا ئەو بایبایوتە سێ بای هەبوو بەڵێ ڕاست تۆسکارەکە سێ بای یەکەم و دووەم و سێم بۆچی بوو ئەمە سێ لە ئیسلامدا ئەم سێ یعنی زانی ئینساکم بیمعروف حسان باسی تەلاق بووینەکە لە سێمە کۆتایی دێ یعنی ئەمە ئاخیرەتی تەواو بەڵێ ینی باشە بەس سەبارەت بە ئایندەی ژیانی سیاسی کلیزدار ئۆغڵۆ باسی لەو کرد لە وتارەکەیدا دەڵێ دەمەوێت کەسانی دەگیان پێداوم ڕاستاوبوون کاروانەکەمان بەردەوام دەبێت دەست لە سەرۆکایەتی جاپا ناکێشمەوە کە لە 2010 سەرۆکە ژیانی سیاسی بەردەوام دەبێت کلیزدار ئۆغڵۆ یاخود ڕوبەڕووی ناڕەزایەتی دەبێتەوە لە ناوخۆی پارتەکەی هەرچەندە لە 2002 ئەو هاتوۆتە ناو دەجار خۆی کاندید کردووە 2000ەوە بەڵێ من لەو ڕۆژی جیاوازەتەوە مەسەلەکە شەخص نییە مەسەلەکە ئایدۆلۆجیایە
کە ڕەوازی نەماوە ئەلمانیا ڕەوازی نەماوە لە تەواوی سەرخی ئەوسەددا قۆڕەڵاتی ناوەڕاست بەزان دەڵێن کەمال کیسەرۆغڵۆ ئایدۆلۆژیەکەی لە کردوتی بە چەپ ئێستا بەرەو چەپ بوون ڕۆژوێ لە بە ئاشکرا عەلەویە بە دزی کوردە ئەزانین بە ئاشکرا عەلەویە بە دزی کوردە ئەو کابرایە خۆ کوردیشە بەستە خۆی باسی ناکە وایە کە کوردە و فەرق ناکە کوردیانی خۆ کورتی و ئەسمەد ئینۆنۆ کورد بوو بەڕاستی وانە ئەسمەد ئینۆ سەرۆ کۆماری تورکیا بەڵێ زۆرترین زیانیدا لە کورد بەڵێ لێرەدا دەرچنەوەی ئەردۆغان باشە لەو هەڵ و مەرجەی کە ئەو ململانێت جیهانی تێدا هەیە بە تایبەتی لە بینی رووسیا و چین و ناتۆ و ئەمریکادا باشە و بەزعی خۆڕەڵاتی ناوەڕاست و ئەو پرۆژانەی کە گوتمان سەردەمی ژیانەوەی ئیمپراتۆرەتەکانە هەر کەس پرۆژەی ئیمپراتۆرەتی خۆ هەیە ئەردۆغان بەڕاستی پرۆژەی ژیانەوەی ئیمپراتۆرەتی هەیە ئەمە زۆر جددیشە لەم مەسلەیە لە 100 ساڵی کە گوتی کۆتایی 100 ساڵی دووەمان ئێمە دەستمان پێکرد لێرەدا مانایەکی تاریخی هەیە ئەو قسەیە یعنی ئەو پرۆژانەی کە جێبەجێ دەکەن ڕوبەڕووی کۆمەڵێک هێز دەبێتەوە هەم هێزی عەرەبی لە سووریادا لە لیبیادا لە کۆمەڵێکی دیکە هەمیش هێزی غەربی لە سووریادا باشە ئەمە وا دەکا جۆرە بەڕای من ئەگەر سوور بێ لەسەر جێبەجێکردنی ئەو پرۆژەیە بە تایبەتی لە ڕۆژاوی کوردستاندا ڕوبەڕووی هێزی غەربی دەبێتەوە احتیمالیشی زۆریشی هەیە شەڕێکی لەو جۆرە بابەتە ڕووبدا ئێمە لەبیر نەکەین ئەوەی لە ئۆکرانیا ڕوودەدا شەڕی ئەمریکا و ناتۆیە ئەمریکایەکان رووسیان شەڕی ئەمریکا و رووسیا ئەمریکایەکان بڵێ ئەمریکایەکان رووسیان ڕاکێشان ئۆکرانیا ئەجنا رووسیا و شەڕی نەدەکرد ئەمریکایەکان غەربیەکان سەدامیان ڕاکێشا کوێت گرۆپی سەوزیان بۆ پێکرد بە ئەتماعی خۆی ڕایان کێشا بۆ ئەوێ ئێستاکە یەک لەو شوێنانێک کە لە میساقی میلی دەهەیە مەسەلەی ویلایەتی حەلەب و مەسەلەی ڕۆژاوای کوردستانەوە کە دەڕێ خاترە بۆ سەر ئاسایش نیشتیمانی ئێمە باشە کە بۆتە هۆکارێک بۆ ئەمە لەو بڕوایەدام ئەم کارە بکە ئەگەر بێت و لەگەڵ سووریا نەگەنە ئیتیفاق لەگەڵ رووسیا لەگەڵ ئێرانیش کە کۆبنەوەکانیان بەردەوامە لە دوای هەڵبژارندا لە خولی دووەمدا پەلامارێکی زۆر گەورە بۆ ئەم ناوچەیە دەست پێ بکە ئەمەش ڕوبەڕووی ئەمریکای دەکاتەوە احتیمالی هەیە ڕوبەڕووبوونەوەیەکی عسکەریش ڕووبدە لە بینی تورکیا و لە بینی ئەو هێزانەی لە سووریادان ئەمە وەسی اقتصادی تورکیا مامۆستا گوتی خۆ زۆر بە ئاسانی ئەمی شەڕ و نادا لەبەرەوەی بەڕاستی کۆمەڵێکی دیکەی گەورە ناوچەکە داهەن ئێرانیش هەیە کە مەسلحەتی لەوەی دانیە ئەمریکا هەیە رووسیا هەیە ئەویش بە فرسەتی دەزانێت لەو 5 ساڵەدا بۆەوەی ئەمە جێبەجێ بکە ئەمە دەبێتە هۆکاری ئەوەی کە تورکیا بەلەو لاوازم بچێ من لەو قەناعەتدام ئەگەر ئەمە جێبەجێ بکە تورکیا بەلەو هەڵەشانەوە دەڕوە ئەردۆغان تورکیا بەلەو هەڵەشانەوە دەبا بۆیش ئەوانە زۆر جددی بوون مەسەلەن داود ئۆغڵو کە ڕەفیقێکی دەربی ئەردۆغانە عەلی بابەجان تەمە خەزوری داود ئۆغڵووە خوشکەکەی لەدای داود ئۆغڵووە ئەزانی داود ئۆغڵۆ زاوای عەلی بابەجان زاوای عەلی بابەجان نازانم بۆ نەبوون بە یەک ئەو دوانەش دوو حیزبی جیاوازیشان هەیە بۆ بڵێ وەلەکن ڕێژێک یعنی ئەمانە هەردووکی لەگەڵ عەلی بابەجان 13 کورسی شێنا بوو لە خەزوری زیاتری هێناوە کەساتێکی بەهێزەویش هەردووکیشیان لەگەڵ ئەردۆغان بوون لە سەرەتای بۆچی لێجا بوونەوە دیارە مەسلەیەکی زۆر جددی هەیە ئەحمەد داود ئۆغڵو لەو بڕوایەدایە ئەو سیاسەتەی کە ئەوان دەیکەن ئەو لەگەڵ ئەوەیە کە کێشەکان سوفر کردەوە و مەسلەکان لەگەڵ عالەمی عەرەبیدا بەڵام ئەوەی ئەردۆغان دەیکا بەکارهێنانی هێز بەو دۆرەجێ بەرامبەر بە کورد و کۆمەڵێکی دیکە دەزانێت ڕوبەڕووی هێزی غەربی دەکاتەوە نەتیجە تورکیا بەرەو هەڵەشانەوە دەبە ئەمە یەک لەو ئەوەیە کە ئەگەری هەیە دوجار لە خزمەتی کووردا بێ باشە هەڵەشانەوەی سیستەمی ئەقلیمی زۆر مهمە بۆ ئێمە وەکو بژاردەی بەردەم لایەنە کوردیەکان وەکو پارتی چەپی سەوس بژاردەیان هەیە چی دەکەن لە مەودە بۆ کاری پەرلەمانی چارەنووسی ئۆجەلان سەڵاحەدین دەمیرتاش ئەمانە هەروەکو خۆی دەمێنێتەوە هیچ دەستکاری ناکرێ بە قەناعەتی من هیچی دەستکاری ناکرێ و ئێستا زۆربەی سەلاحەتەکان لە سەرۆکاتی کۆمارە سەرۆکاتی کۆمەسڵاتێک زۆر زۆری هەیە پەرلەمان ناتوانێت کە نیزامێکی پەرلەمانی نییە کۆمەڵێک شت بگۆڕێ پەرلەمان کاریگەری ناکات ئایدۆلۆژیای بۆ چەم جارە زۆر چەپبوونیان زەق کردەوە پارتی چەپی سەوەست چەپبوون کێشەی کورد چارەسەرەکە نەخێر نەوەڵڵا ئەوانە بەعکسەوە نە ئەلمانی و نەچەپبوون و نەڕاستبوون مشکلەی کورد چارەسەر ناکە کورد پێویستە لەسەر بنەمای کەلتور و شارستانەتی خۆی کە لە ناوچەیەدا هەیە لە ڕووی مێژوویەوە ئەبێتە تیۆریەکی بژانەوەی شارستانی خۆی هەبێ کە زۆر کەلتورێکی کەلتور خولەکێکیش بۆ بەڕێزت وەکو کورد ینی بژاردەی هەیە جگە لە شەڕ
لە دوایەم هەڵبژاردنەوەی لایەنە کوردیەکان پارتە کوردیەکان هەرچەندێ بەڕێز و تێسە دابەش بوون هودا پار هەیە هەدە پارتی چەپی سەوس هەیە دۆخی هەدەبە لەم 4 ساڵە و مامۆساوتی ئاسان نابێ قورسە بێ مەگەر بە هەندێک هاوکێشەی ناو پەرلەمان تەخفیفی ئەو بابەتە بکە مەسلەی داخستن و ئەو بابەتانە لەوانەیە ڕووبدا بەڵام لە تورکیا دەسەڵاتی بە بڵێن داوەری بەجۆرێکە توان ئەوان لە لایەکی ترەوە جارێکی تر پارتێکی تر دروستکەنەوە ئەمە ئاساییە لە تورکیا بەڵام من ئومێدم هەیە لەم سەرەتایەکە قورسە بێ بەڕاستی هیوادارم ئەوەی کە مامۆسا باسی کرد ڕوونەدا لەو هێرشکردن بۆ ڕۆژاوایەوەی با بڵێن کوردستان بۆ سووریا و بۆ لێرەشەوە ئۆپراسیۆنەکان فراوان نەبن بەس ئومێدم هەیە ئەگەر گوڵی گرفتی گەورە لە تورکیا ڕوونەدا و ئۆردۆگان بتوانێت سیاستەکانی خۆی پیادە بکەم لەسەر ئاسی دوورمەودا کورد بتوانێت زیاتر هەستێتەوە و مافە کولتوری و نەتەوەیەکانی خۆی بەدەست بێنێت زەحمەتی شێتە دوا پرسیار کاری چێکە زۆرترین داخستن و کردنەوەی پارتێ لە تورکیا بەردەوام قەدەغەکردن پارتی نوێ گۆڕینی ناو بەڵ خۆی سیستەمی تورکیا بە جۆرێکە ئێستا ئێمە بۆ نەتەوەقعمان ناکرد کە یعنی سێرەکەی لێرە ئەردۆگان لە سەتا ینی نیوی ماوە بۆی سەرکەی سێرەکەی پەنا ناباتە بەردەم بۆ نمونە تەزویر و ساختەکارێکی زەق سیستەمی دادوەری وە سیستەمی کردنەوەی حیزب لە تورکیا زۆر گوڵی نەرمونیانێکی تیا هەیە ئەگە سیرکەیە ڕەفا فەزی لە نازامچی زۆر شت توانیوانەوە بکەن سوپارۆڵی ماوە بە کورتی بێ بەڵێ سوپارۆڵی ماوە بێگومان ماوێتی ئێستا کۆنتترۆلی کردووە دۆغانۆلی کردووە و ئێستا میت بەڵێ 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 کۆنتترۆلی هەمووی کردووە یەک مەسەلێ زۆر گرنگ هەیە لێرەدا من لەو بڕوایەدام ئەو سیستەمە جیهانیە کە دووبارەدا دەڕێژێتەوە نەتیجەی ئەم شەڕێک کە هەوە گەورە دەبێ سیستەمی ئیقلیمیش دەگۆڕێ دووبارەدا دەڕێژێتەوە داڕشتنەوەی سیستەمی ئیقلیمی و گەورەبوونی شەڕی لە بەرژەوەندی ئێمەدا چونکە لە شەڕی یەکەمی دنیادا ئێمەدا باشکران لە شەڕی دۆمیشدا بە هەمان شێوە ئێمە لە جەنگە گەورەکاندا زەرەر ناکەین لەبەرەوەی ئەو سیستەم و ئەو سیادەیە دەگۆڕێ سوپاس بۆ علی و دکتۆر سوپات حسەنگایی سوپاسیان بەدەبووتان دیارە نەتیجەی کۆتایش بەم شێوەیە بەهار بخوێنینەوە جارێکتر لە سەدانەوە تونۆ پوینت 82 دەنگەکان جیا کراوەتەوە ڕەزب تەیبەدۆغان لە 52 پوینت 15 کلی زارۆغڵە 47 پوینت 85 بەڵە بینێرانی بەڕست بەخوای گەورەتان دەسپێرن خواتانە